سڵاوم کاتتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانە من هێرۆ زەنگەنە لەگەڵتاندا دەبم و ئێوەش دەتوانن لە کەناڵی NRT شەوە بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوین گەرم ئەزجی دەخیرێشە بۆ هیڤیادەمێن خۆش وەڕا دەخوازین ji babetên bernama îro pêşhatên şerê Rûsya li dijî Ukrayna û helbejî dijatiya Tirkiya ji berferehkirina NATO ra. و یەکێک لە هاوکارەکانمان دەبێت بە باشترین هونەرمەندی ساڵی 2022 ناوچەیەکی گرنگی ڤێرجینیا لەم بەرنمەیەدا ئەو هاوکارەمان لەگەڵداندا بێت و باز لە خەڵاتەکەی خۆی دەکات. Encûmenê Sînatoyên Amerîkî duşembê deng da pêşnivîsa 40 milyar dolarên alîkariyê ji Ukrayna ra bi heştîwek dengên erê 11 dengên dijneha Ewdê bikeve pêş Serok Joe Biden heta ku li dawiya vê heftiyê weka qanûn wê îmza bike. 11 dengên dij ku ji endamên komariyan bûn nîşaneka hûjdariyê ye ji piştevaniya yan piştî helwestê yekgirtiya Amerîkiyan ji piştevanîkirina Ukrayna ra ku şerê dijminkariya Rûsya dike. Ev dengdan nîşaneka vejandina baskê vederkirinê ye yê komariyan bi serokatiya Serokê Berê Donald Trump û di demek aloz de ye ku şerê li dijî dagirkirina Ukrayna ji aliyê Rûsya ve hertê û germ dibe. Pêngava Encûmenê Sînatoran hevdemê seredana rêberê komariyên civadê ye Mitch McConnell wek nîşaneka piştevanî ji Ukrayna ra û pêvajoya berfirehkirina NATO jî ji bo pêşwazîkirina Swêd û Finlandayê. وا دیارە ڤلادیمیر پوتین ڕۆژی دووشەمە لە ناڕەزایەتیەکانی رووسیا بەرامبەر بە پەیوەستبوونی سوید و فینلاند لە ناتۆدا هێورتر بۆتەوە وتی مۆسکۆ هیچ کێشەیەکی لەگەڵ ئەوەدا نیە بچنە ناو هاوپەیمانێتیەکەی بەڕێبەرایەتی ئەمریکاوە. پوتین گوتی دەمەوێت ئاگادارتان بکەمەوە هاوکارانی ئازیز کە رووسیا هیچ کێشەیەکی لەگەڵ ئەو دەوڵەتانەدا نییە کێشەی نییە کەواتە لەم ڕۆوەوە فراوانکردنەکە بە زیادکردنی ئەو وڵاتانە هیچ مەترسیەکی ڕاستەوخۆ بۆ ئێمە دروست ناکات بەڵام فراوانکردنی ژێرخانی سەربازی بۆ ئەم ناوچەیە بە دڵنیاییەوە وەڵامی ئێمە دەوروژێنێت. ئەو وەڵامەش چی دەبێت دەکەوێتە سەر ئەوەی چه هەڕەشەیەکمان بۆ دروست دەبێت. پێدەچێت ئەو لێدوانانەی پوتین گۆڕانکاریەکی گەورە بێت لە قسەکانیدا. مۆسکۆ بۆ دەیان ساڵە فراوانکردنی ناتۆی وەک هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ سەر ئاسایشی رووسیا خستۆتە ڕوو لەوانش وەک پاساوێک بۆ لەشکرکێشی بۆ سەر خودی ئۆکرانیا هێناوەتەوە. هەوڵدانین یەکەتیا ئەوروپی ji bo sepandina gerek nû ya cizayên li dijî Rûsya ji ber şerê Ukrayna duh dûşemê sernegirt ji ber ku jimarek piçûk ya welatan li dijî qedexekirina hinartin û firotina nefta Rûsî berdewam bûn. Ji demê ku Rûsya dest bi şerê dagirkirina Ukrayna kirî ji kêmtir ji sê mehan yeketiya Ewropî 5 gerên cizayan û dorgirtinan li ser Mosko danîne. Lê bi sunûrdarkirina dahatê enerjiya Rûsya bi kêmkirina girêdana xwe bi nefta Rûsî re gelkê wê zehmet be ji Ewropiyan re nexazme dabînkirina gazê ji Ewropiyan re ku wê bibe kêşeyek dijwar. Komîsyona Ewropî ku şaxê cêbicêkarê yeketiya Ewropiya diçarî vê mehêde ciza yan pakêtek nû ya cizayan li dijî Moskô pêşniyaz kirbûn têda qedexekirina kirîna petrolê ji Rûsya vedgire. Li wî demî were Seroka Komîsyona Ewropî Ursula von der Leyen dibêje ku rezamendiya tevaya endaman bi sanahî nabe. Hungariya, Komariya Çek û Slovakiya ne bi biryara yeketiya Ewropî re ji ber ku ew pêtir girêdayî kirîna neft û gaza Rûsî ne. هەر سەبارەت بە دوایین زانیاریەکان لەسەر ئۆکرانیا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ماندوو نەبیت کۆنگرێسی ئەمریکا لە بەردەم پەسەندکردنی بڕی 40 میلیارد دۆلاردایە بۆ پشتیوانی لەشکری بۆ ئۆکرانیا چی نیە هەیە لەم بارەیەوە؟
سپاس هێرەوە بەڵێ وایە ئەلبەت وەکو لە هەواڵەکانیشدا جەنابتان ئاماژەتان پێکرد کۆنگرێز درەنگانێکی ڕۆژی دووشەممە دەنگدانەکە لەسەر ئەوە بوو کە ئایا ئەم بەرنووسە دەنگدانی تەواوەتی یا کۆتایی لەسەر بکرێ یان نا هەروەکو ئاماژەی پێکرا هەشتاویەک بە 11 دەنگ نەرێ بوو لەو دەنگدانەدا. ئەلبەت پێشتر ئەم بەرنووسە چوو بووە سیناتی ئەمریکاوە بەڵام بەهۆی ئەوەی کە سیناتۆر پۆل ڕاندل دژی ئەم بەرنووسە بوون نەیدەویست دەنگدانی خێرایی لەسەر بکرێ بڕێک دواکەوتا ئەوە بوو ئەو دەنگدانەی لەسەر کرا چونکە بە پێی یاساکانی سیناتی ئەمریکا پێویستە هەر دەنگدانێک کە بە خێرایی بکرێ هاوڕاییەکە بێ یاخود تێکڕاییەکی دەنگ هەبێ لەسەر ئەو بەرنووسە بەڵام ئەو تێپەڕانەی درەنگانێکی ڕۆژی دووشەمە وای کرد کە چاوەڕوانیەکان بەرەوە ئەوە بڕۆن لەم تا کۆتایی ئەم هەفتەیە دەنگدانی تەواوەتی لەسەر ئەو بەرنووسە بکرێت و ئەم بەرنووسە ژۆک و بەڕێوەبەرایەتی کە خستوێتێ بەردەم کۆنگرێسی ئەمریکا و بە مەبەستی ئەوەیە کە درێژە بدرێ بە پشتیوانی و بە کۆمەک و بە یارمەتیەکان بۆ ئەم شەڕەی ئۆکرانیا کە رووسیا سەپاندوێتە سەری. بەڵێ نەمە سەبارەت بە ئەمریکا دەمەوێت سەبارەت بە ئەوروپا ئایا لە ئەوروپا چ جۆرە تێڕوانینێک هەیە لەسەر ئەگەر و نەگەری بە ئەندامبوونی فینلەندا و سوید لە هاوپەیمانەتی ناتۆدا؟ بەڵێرۆ دواترین لێدوان هەری ئەمڕۆ سێشەمە بووە جۆسف بۆڕێڵ بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەیی یەکێتی ئەوروپا بەر لەوەی بچێتە ناو کۆبوونەوەی وەزیرانی بەرگری یەکێتی ئەوروپا لە برۆکسل ئاماژەی بەوە کردووە کە بوونی هەردوو وڵاتی سوید و فنلاند بە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا دەبێتە مایی بەهێزکردنی تواناییەکانی یەکێتی ئەوروپا بۆ بەرەنگاربوونەوەی هەر هەڕەشە و مەترسیەک لەسەر سنوورەکانی یەکێتی ئەوروپا بێلەوە ئاماژەی بەو جۆرە ڕەتکردناوانەش کرد کە وڵاتی تورکیا نایەوێت یاخوازیار نییە ئەم دوو وڵاتە ببنە ئەندامی ناتۆ و هەر تەنها لەوە داوەستا کە هیوای خواست تورکیا واز لەم جۆرە هەڵوێستانە بێنێ و هیوا هەرە گەورەکەشی لەوەدا بوو کە هاوپەیمانەتی ناتۆ بتوانێت زاڵ بێت بەسەر ئەو جۆرە ڕەتکردنەوەی کە تورکیا داوای دەکات. بەڵێ باشە بڵێن ئەم جۆرە با بڵێن ڕەتکردنەوەی تورکیا بۆچی بەم جۆرە توندا ڕەتیەکاتەوە لە کاتێکدا کە ئێستا وای لێ هاتووە سەرۆکی وڵاتەکە ڕەجەب تەییب ئەردۆغان ئامادە نییە کە پێشوازی لە شاندی ئەو وڵاتانەش بکات. هێرۆ ینی بە دووری نازانرێ کە هەڵوێستەکەی تورکیا پەیوەندی هەبێ بە پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و مۆسکۆ ئەمەش یەکێک بێ لەو باجانەی کە تورکیا پێویستە بیدا بەوەی ئەو پەیوەندیانەوە خاڵێکی تر وەکو ڕەجەب تەییب ئەردۆغان بخۆی ئاماژەی پێکرد دەڵێ نایەوێت ئەو هەڵەیە جارێککە لە ناتۆدا دووبارە بێتەوە ئەلبەت وەکو ئاماژەیەک بە وەرگرتنی وڵاتی یۆناان لە کاتی خۆیدا وەک ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا تورکیا وەرگرتنی یۆناان بە هەڵەیەکی گەورە دەزانێت بێجگە لەوە چەند جارێک ئاماژەی بەوە کردووە کە وڵاتانی ئیسکەندەناڤیا بوونەتە میوانخانەیەک بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکان وەک ئاماژەیەک بە پارتی کرێکارانی کوردستان لە بیرمان نەچێت پەیوەندیەکانی نێوان سوید و تورکیا بڕێک کێشە و پشێوی و ساردیشی پێوە دیارە بە تایبەتی بەهۆی ئەو هەڵوێستانەی کە وڵاتی سویدەی بووە سەبارەت بە هێزەکانی سووریایی دیموکرات لە سووریادا. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس. وەزیرێ دەرەوەی ئەمریکا تۆنی بلینکن دەبێژە ئەمریکا پشتەوانیە فەنلەند و سویدێ دیکە کو داخوازە ئەندامەتیا ناتۆی بکن ئەڤ یەک پشتی داخوایانیان ڕایدارن وان هەردوو وڵاتانە پشتی ئێریشا بەردەوام و یا رووسیا لە دیژی ئۆکرانیا. ڕایەدارن فەنلەند و سویدێ دەبێژن ئەو شەڕ بوویە سەدەم و ئەو هزرا ئەو لە هیاخوا ژنوڤە بکن. ئەس دخوازم هوشداریە بدەم تەماشەوانین ما کو دبە هەندێک ژوێنێن دڤێ راپۆرتێدا دڵگران بن. لە دەوروبەری خاڵکی هێزەکانی ئۆکرانیا بەردەوامن لە پاکردنەوەی ئەو گوندانەی لە هێزەکانی رووسیا یان وەرگرتووەتەوە و ماڵ بە ماڵیش دەگەڕێن بە شوێن سەربازە ڕووسەکاندا کە لەوانەیە هێشتا لە ناوچەکەدا مابێتن. سوپای ئۆکرانیا دەڵێ رووسیا دوای چەند هەفتەیەک لە بردومانکردنی دووەم گەورەترین شاری ئۆکرانیا
خەریکی کشانەوەی هێزەکانیەتی لە خارکیف. کاربەدەستانی ئوکرانیا دەڵێن تاوەکو ئیستا بەلایەنی کەمەوە 41 تەرمی سەربازە کوژراوەکانی رووسیا یان لە ناوچەکەدا دۆزیوەتەوە. لە هەواڵێکی دیکەشدا دیپلۆماتە باڵاکانی ناتۆ ڕۆژی یەکشەمە لە برلین بۆ تاوتوێکردنی پشتیوانی زیاتر بۆ ئوکرانیا و هەروەها پلانەکانی فینلاند و سوئێد بۆ ئەندامبوونیان لە ناتۆدا کۆبوونەوە. هاوپەیمانان لێرە لە بەرلین لەسەر داوای وەزیری دەرەوەی سوید و فینلەندا کۆبوونەتەوە. هەردوو وڵات هاوبەشی بەرگری ئەمریکا و ناتۆ بە گرنگ دەنرخێنن. ئەمریکاش بە توندی پشتگیری لە داوای فەرمی سوید یان فینلەند دەکات بۆ بەشداری و ئەندامبوون لە ناتۆدا. فینلاند کە زیاتر لە 1300 کیلومتر سنووری هاوبەشی لەگەڵ رووسیادا هەیە ڕۆژی یەکشەمە بە فەرمی نیازی خۆی بۆ بەشداریکردن لە ناتۆدا ڕاگەیان. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەڵێ ئەندامبوون لە ناتۆدا هەڵەیە. سەرۆکی فینلاند لەگەڵ هاوتا رووسیەکەی قسەی کرد و گوتی لەوەی کە چۆن ئەو بەهێمنی هەواڵی پلانی فینلاندی بۆ ئەندامبوون لە ناتۆدا وەرگرتووە سەری سوڕماوە. من تەنها دەمەوێت ئەوە دووپات بکەمەوە کە ئێستا دۆخەکە گۆڕاوە. ئێمە بەنیازین ببینە ئەندام لە ناتۆدا. پۆتن دیسان قسەکانی خۆی پشتڕاست کردەوە کە پێی وایە ئەمە هەڵێ و گوتی ئێمە هەڕەشەتان لێ ناکەین. بەگشتی دەتوانم بڵێم گفتوگۆکەمان زۆر بە ئارامی تێپەڕی. پەرلەمانی فینلاند دەبێ پیشنیاری فەرمی بۆ بە ئەندامبوون لە ناتۆدا پەسەند کە هەرچەندە ڕاگەیاندنەکەی سەرۆکۆماری ئەو وڵاتە دوای ڕاستپاردێکی پەرلەمانی ئەو وڵاتەوە دێ لەم هەفتەیەدا بۆ ئەنجامدانی ئەو کارە. بەڵام ئەندامێتی کاتی دەوێت و ڕوونیش نییە کە یا رووسیا بە شێوێکی پێشوەق سزا ڕوبەڕی وڵاتانی ئەوروپا دەکاتەوە یان نا. بربەستێکی دیکە لە سەرداوەکەی فینلاند و سوئێد بۆ چوونە ناو ناتۆ دژایەتی تورکیایە، چونکە بە ئەندامبوونی فینلاند پێویستی بە یەکدەنگی هەموو ئەندامانی ناتۆیە. هەموو ئەمانە بۆ ئوکرانیا زۆر ئاسان تێناپەڕێ، چونکە ئەو وڵاتە لە مانگی دووەوە ڕوبەڕووی شەڕێکی قورسە لە دژی داگیرکاری رووسیا. ئەوەی ئێمە ئیستا لەبارەی سوید و فنلەنداوە دەیبینین کە بڕیاریان داوە ببنە ئەندام لە ناتۆدا و هەروەها وەڵامی هاوپەیمانانیش کە داوا دەکەن دەستبەجێ وەڵامی ئەو داواکاریە بدرێتەوە، هەموو ئەمانە ئەومان بۆ دەردەخات کە ناتۆ لە هەڵەکانی خۆی پەندی وەرگرتووە. پێشبینی دەکرێت پەرلەمانی فینلاند لە ڕۆژانی داهاتوودا لەسەر بە ئەندامبوونی ئەو وڵاتە لە ناتۆدا دەنگ بدەن و پێدەچێت سوئیدیش هەمان هەنگاوی فینلاند هەڵبگرێت. دوه سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان پشتڕاست کرد و تورکیا دێ لێ دژی ئەندامەتیە فەنلاند و سوئیدێ د ناتۆدا هەلوەست وەرگرێت، چونکە وان هەردوو وڵاتان هەلوەستێک زەرال لێ دژی تیرۆری دیار نەکردنا. سەرۆک ئەردۆغان گوت ئەو دەنگێ ئەرێ نادن هەردوو وڵاتان و جزا لەسەر تورکیا دانینە. ji sala 2019 were Swêdê firotina çekî ji Tirkiye re ragirtiye ji ber operasyonên artêşa Tirkiye di Sûriya de. Sebaret niyaza nûnerên Finland û Swêdê ya seredana Enkerê Erdogan got qay ew ê werin me razî bikin nexêr wê zehmetê nekêşin. Tirkiye gefa rêgirtinê li berfirekirina hevbendiya NATO kiriye û ew Finland û Swêdê jî tawanbar dike bi piştevanîkirina komalên terorîst mîna PKK ku di lîsta Enkerê Yeketiya Ewropî û Amerîka de ne. Di vê her daxwazek endametiyê ji aliyê her sih endamên NATOyê ve bi têkiraya dengan were pejirandin. Wezareta Dadê ya Tirkiye îro duşembê ji Ajansa Fermiya Anadolya re ragihandiye ku Swêdê û Finlandê jî di pênc salên dawî de bersiveke erênî nedane ji 33 daxwazên radestkirina kesayetiyan ji bo Tirkiye. Enkerê ew 33 kesên daxwazkirî xetabar dike yan bi têkeliyan bi ser heldayên Kurd de yan jî bi hewla kodedaya sala 2016 bi mebesta derxistina Erdogan ji desthilatê. سوید ڕۆژی دووشەمە بە فەرمی ڕایگەیان کە داوای ئەندامەتی لە ناتۆ دەکات وەک ڕێگەیەک لە دژی دەستدرێژیەکانی رووسیا و چوونە ناو سەردەمێکی نوێ و پێچەوانەکردنەوەی 2 سەدە لە سیاسەتی نەبوونی لە هیچ هاوپەیمانێتێکی سەربازیدا. سەرۆکوەزیری سوید مەگدەلینا ئاندرسن ڕۆژێک پاش ئەوەی فینلاندی دراوسەی هەنگاوێکی هاوشێوەی بە فەرمینە بە پەیامنێرانی گوت حکوومەت بڕیاری داوە ناتۆ ئاگادار بکاتەوە کە دەخوازێت ببێت بە ئەندامێکی هاوپەیمانێتیەکە تیایدا. ئەم هەڵوێستەی وڵاتەکەی کەمتر لە 3 مانگ پاش داگیرکاریەکەی رووسیا لە ئۆکرانیا سەری هەڵدا.
قالوا تركيا وي بكاره باري لاندامتيا فنلند وسويدي بقرا وافهل وستي تركيا دا بشكرنو دو بركيا ناتو يا جبو برسفا 20% بمرة دكتور ويسي تشيا ما مستاي بشي سياسة تكلين نفنتوي لزانكويا هيبرو لأورشليم قدسي دكتور ويسي دم باش أرير تركياوي بكار بري لأندامتيا السويد وفنلندا بقرا يانجي اف داخوازاوي بتني في الشارع انكاريا جبوكو دسكافتين بترين آلي كاريا جو أوروبيان ورقرا روش باش بله يعني از نباورم گو ترکی پیشاوی بگره و شخوا آلمانجا ترکی نه و آلمانجا ترکی بچوا قارب جوان تاویزا بگره ج یکتیا اروپاش امریکا بتایبتی يعني خستك تركي ديارن جو ريل بر كردا بيغرتن بتايبتي بالسويد ولاتك براستيجي قالك ليبرالي قالك بكيري وجبو ما في مروفا دولت قالك بيشكتي جو بيشكرتيا ما في مروفاتك ليه مخاب دولت قالك ايرونيكي جو دولتها تكتب بوي مالا تيروريستا ريخسني تيروريستي قالك ايرونيك الاليه تركي تكليه تركي جو باسلامي اكستريميست حماس وحتى ايسيس قالك رابورت يواندركت يعني راسيا تركي يعني تركي بوان نابل بين كده لي مخابن وان ايدان همبر سويد بكارتينه لي تركي خوازه هم مش بو مثلا الهمبر كردا سياسه سويد سياسة أوروبا دجوارتر ببه ممكن هنك كرد سياسة مداري كرد أكتيفيست كرد تسليمي تركي بين كرن تركي وانا بخوازه ممكن تركيش بو مثلا بنابرا هنك بيتر على كاريه بخوازه برا بخوازه جاردن ممكن تركيش أمريكا بو مثلا تشكا أمريكا بلا فرقو بده تركي يعني وقال شارمين جي تركي خوازه دبيه بس أخذ بيش روسيا كو تركي دورد الرولك نا جبونا أقول دجي روسيا بسكنه يعني واش روسار بيش از بارتناي وما هم جبو مثلا شرق اوكرانيا هم مثلا سوري يعني قال لك الي جو تركي تخوازه طبيزه بسين بشي لي از بورناكم بيشاوي ريبغري يعني سياسه تركيا جبو بله دكتور ويسي تجي وكي ما جاب مثلا روسيا كر بتايبتي جيكو تشاوا دقال تركيا رفت عليه بك يعني الريب تركيا بو هناك تشتان لي روسيا عند بين عند مثلا عندما برفرح كنا ناتو دو عندما دولات أوروبي حتى راديك نرمويا يعني راسا قفان دخوازا اللي تشتكي ناكا يعني نابي جوي شبكة اللي أم دبينين تركيا قال كي الرجل اللي سر هنديكو بجنة هل أم دزانين أندامك جيسي أندام الناتو بجنة ديار ما في فيتو هي مثلا برفره كرني دا تبيجي اف بخوا دو بركي وجداهي كرنا يعني دو باش كرنا ناتو يا كوام زودا دي بيجن روسيا نكاريا ويبكا بلش خويا ذاتا دسبيك ادغو روسيا يعني امنت شنو يعني كتنا سياستها تركي للسوري يقول ويدري روسيا ريش تركي فكر بتايب ديغو ايريشي روجافاي كردستان بكجارد ليبيا تركي وروسيا الورب يعني سياستها جو تركي مشان دجي ناتو بو روسيا شي جير ريفتكر جافي خوشير دكر جو ناقوقيات تخ دبنديات تخ نابرا ناتو لي اسبورناكم جو تركي بي وي تشيغو روسات خوازي يعني وينا بيك بين تركي الحرب واليات ليزه تركي يعني قلت تالي أمريكا كار زختال تركي بكب زوري بشي كار تركا يعني بسكنينه جو يعني بعد ديروك مثلا هم بر يونان وجارد القلق جارد بيماني دغو ناتو خاص امسابك تركي حتى من هم بر بسكني جبو جو تعويزه بستينه يعني تعويز جوستن مثلا يعني تركي ازبرنا كم نقول روساجي هذا باشا تبيجي فنلند والسويد دفج مثلا ما في مروفان بردن دفج مثلا دي ان بشتافانيا خلقيه وكو كرد عبون منا بردن بهنديكو بكا فنجير في شارع تركيا وان كسان رادس بكن رادس تركيا بكن همبري هنديكو ريش وانا فابا ببن اندام الناتو ممكن يعني السويد برجونها اختات برا البوليتيك دبي اختات برجونديه دولتها ما في مروفا قال لك جرا ونداد به ما في نرخ مورال اخلاق قال لك جرا ونداد بوقت برجونديه دولتي اللي نهاش برجونها اوروبا بتايبتي اوروبا وبتايبت بقردوني السويد وفنلندا بتايبتي ترسكواني قال لك مزن هي وجش بوخو بباريزن بيوسيان بناتو هيج برجو هيزا ريخستني واني عسكري تنا ايجو ايكتي اوروبا ايش بو وينا ممكن جو مسالات شي تك بخواز حما ندنوان لي جينا غافنا باش بابيش هن كرد تسليمي وان بكن كرد اكتيفيست ايجو جو السويدي فنلندا اوروبا
چالاکن ممکنه وی کاری بکن ممکنه یعنی دجینا دوی تعویض ممکنه بدش برگو مثلا چقدر ما في مروفا امبيجن جرينجش بوان سياستا وان جهه اللي وقتات برا ال بوليتيك وجو جارد مگو سياستا برشونيه او تقدرت باشا عندك ما خوش بو اماده بك ديار لغور زايناته جيتو قال كي عندها من البرلمان السويدي بتاعي جينا ذكرتو تبوان را جفيايا ديار هنا خلك هنا كو بشتفانيا داخوازن تركيا دكن معنا راسنا يعني تشيغو تركي بيجي او اذا قال لك نراست برغو بخوا قال لك او لكولينا قاديجي قال لك بارلمانتير مثلا وان فيسي جي وتكليم جبون هنا براستي او تاع قانون تروي بابتن حما اندامي سويد هم ولاتي سويدين بارتي وريخستني بارتي سياسي سويدي بخوا ريخستني سويدي سيفيل تشالاكن لي ناس ما خوني كردي باريز عند خوازن ما في كردا ما في مروفا بي باراستن جبوي او خستكان سويدي هي اللي تدان وستندني وان تقر ريخستني عسكري كورد كبه ياجي ريخستني ده بتنا يعني بخاو من نادي او اذا تركيا حملنا راس بله دكتور ويسي تشيا مع مستوى سياسته تكاليه نفنتوي لزانكو يحبرو لاورشليم قدسي بمربو لنها او راس بخرج المانيا بمربو قال كي سباس دكتور ويسي سباس خوش هرو خود زاني دشران دا وران كاري دبا اللي قالك جاران جهين ديروكي وشينوار دبن ارمانجا ايريشين لاينان افجي اوكرانيا دي سال ازباوت كم بله بێگومان یونسکۆ زیانەکانی بەلانی کەم 120 شوێنی کولتوری لە ئۆکرانیا پشتڕاست کردوێتەوە بۆ پاراستنی میراتی کولتوری ئەو وڵاتە یونسکۆ ڕێکخراوی بلوشێڵدی دانیمارکی و ئایتی ئەمریکایی بانگێشتی خەڵکی مەدەنی دەکەن بۆ یارمەتیدانی پاراستنی وڵاتەکەیان. ئەمە پاژماوەی ئەوەیە کە لە شانۆی درامایی ماریۆپۆڵ ماوەتەوە ئەوەی لە ساڵی 1960دا بنیادنرا و ئێستا بە بۆمبەکانی رووسی کاول بووە. بە گوێرەی ڕێکخراوی یونسکۆ زیانی زۆر زیاتر گەیشتووە واتە ئەو ڕێکخراوی لە ڕێی ڕۆشنبیریەوە هەوڵی برەودان بە ئاشتی دەدات. ڕێکخراوی یونسکۆی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت لە ناوەڕاستی مانگی پێنجەوە هێزەکانی رووسیا لە ئۆکرانیا 54 کڵێسا و 11 مۆزەخانە و 15 مۆنومێنتیان وێران کردووە. هەروەها 7 کتێبخانە و 26 باڵەخانەی مێژوویی و 14 سنتەری کللتوریش. لە پێناو یارمەتیدان بۆ پاراستنی ئەو شوێنانی ماون لە کاولکردن لە ئۆکرانیا ڕێکخراوی یونسکۆ کار لەگەڵ ڕێکخراوی بلوشیلد دێنمارکدا دەکات. ئەوەی ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و دامەزرێنرا لە پێناو پاراستنی کەلەپوری کللتوری لە سەروبەندی شەڕەکان و هەروەها کارەساتە سروشتیەکان. بنیادنانەوەی ژمارەیەک لە تالارە هەرە گرنگەکان لە ئۆکرانیا ئەوە دەبێتە سمبولێک بۆ ئایندەیەکی باشتر و پاراستنی ژمارەیەک لە باڵەخانە و مەنیومنتەکانی ئەو وڵاتە. ئەم پرۆژەیە کە پێی دەگوترێت باکاپیوکرین و بە هاوکاری شارەزایانی تەکنەلۆژیای زانیاری پۆلیکام دروست بوو. ئەوەی ئەپلیکیشنێکی تایبەتی سمارتفۆنە کە وەک سکانەری سێڕەهەندی کار دەکات. ئەگەر سکانی باڵەخانەیەکەی دەبێت لە گۆشەیەکەوە دەست پێ بکەیت و دواتر سکانی گۆشەیەکی دیکەی باڵەخانەکە بکەیت بۆەوەی لە هەموو لاکانیەوە بگریت و پاشان وێنەکان دەکاتە یەک وێنەی سێڕەهەندی ئەوەی تۆ دەتەوێت. نزیکەی 40 وێنە و کۆپی سێڕەهەندی لەم جۆرە لە ئێستادا تەواو بوون، بەڵام ئەو خۆبەخشانەی وێنەکان دەگرن دەبێت وریابن. یەکەم لەبەرەوەی وێنەگران خۆیان ڕوبەڕوویەوە دەکەنەوە کە دەشێت لە کاتی جەنگدا ڕوودات. دوم ڕەنگە خەڵک گومان لە کەسێ بکەن کە وێنەی فۆتۆگرافی باڵەخانەیەک لە دەرەوە بگرێت یان پەیکەرێک جا دەمانەوێت دڵنیابین لەوەی ئەو کەسانە تووشی کێشە نەبن. خۆبەخشان لە ئۆکرانیا یارمەتیش دەدەن لە پاراستنی کارە هونەریە پڕبەهاکان. کاترینا بۆچەتسکی لە دایکبووی شاری کیف مۆڵەتی لە خوێندن لە زانکۆی ستانفرد لە ئەمریکا وەرگرت دوای ئەوەی جەنگ دەستی پێکرد و بەشداری لە دامەزراندنی پرۆژەی نەسڕەو بە شادۆس کرد. ئەوەی وەک کاترینا دەڵێت یارمەتی مۆزەخانەکان دەدات ئامێری پاراستن لە دەرەوەی وڵات بەدەست بێنن. ئێمە لە نزیکەوە کارمان لەگەڵ مۆزەخانەی نیشتیمانی لە کیف کردووە. یەکەمین جار کە چوون بۆ ئەوێ ئەوان مۆزەخانەکەیان پیشانداین و لەو کاتەدا هەموو کارە هونەرەکانیان گواستبووە بۆ ژێر زەمینی مۆزەخانەکە. گروپەکان ئەوانی کار بۆ دەستکەوتی قازانجی دارایی ناکەن دەڵێن ئەندازیاری تەلارسازی ئۆکرانیا و کارە هونەرەکان گرنگن بۆ ئۆکرانیای دوای جەنگ.
دوا بە دوای جەنگ و هەوڵدان بۆ بنیادنانەوەی کۆمەڵایەتی و هەوڵدان بۆ گەڕانەوە بۆ جۆرێک لە ژیانی ئاسایی هەر بۆیە کەلەپوری کۆلتوری ئەو پەڕی گرنگجی هەیە. ئەو کاتی ئەوەی پێدەچێت ئێستا ژیانی ئاسایی لە ئۆکرانیا کەمێک زیاتر بێت لە یادگاری، بەڵام شوێنە وێرانبووەکانی کللتوری لە هزری هاوڵاتیانی ئۆکرانیدا بۆ هەتایە دەمێنێتەوە و ڕەنگە ڕۆژێک وەک ئەو شوێنانە بن کە بنیاد بنرێنەوە لە وڵاتێک لە ئاشتیدا بژی. لەگەڵ بەردەوامیە شەڕ رووسیا لەسەر ئۆکرانیا و ڕۆڵی مۆسکۆ دی سووریەدا سست دەبا بە تایبەتیژی دەبەرۆکی دیپلۆماتیک داک و دەست پێشخەریەکە ناوبەریە دنێڤەرە دانوستاندنین حکومەتە سووری و ڕێڤەبەریە خۆسەرا دیموکراتدا هەبوو گەلۆ ئەو دەست پێشخەری نەها چ ئازدەیە بەرسف لە جەم زانە عومەر پەیامەری دەنگی ئەمریکایە لە قامشلۆ. هەرگۆ شەڕی ئۆکرانیا درێژ دکە ڕۆلا رووسیایی لە سووری قەلز دبە بە تایبەتی دملێ دیپلۆماتیکدە گەلۆ ناوبێنکاریە رووسیا دناوبەرا ڕێژیمێ و ڕێڤەبەریە خۆسەردە چ ئاستی دەیەنەها بەردەفکی ڕێڤەبەریە خۆسەر لوقمان ئەحمێ دبێژە نزیکبوونا دناوبەرا ڕێڤەبەریە خۆسەر و ڕێژیما سووریە دپێکانە لێ دەبێ ڕێژیم ژدەف ji kiryarên xwe yên deselatdariyê berde û rêveberiya xweser bipejirîne lê pirs ev e gelo Rûsya hîn di wê hêzê de ye got fişarê li rejîmê bike da ku Kurdan nas bike. Em bihêvîne Rûsya karibûye garantoriye bide wek carên berê dernekeve û ev li hev hatin berdewam be ama ew tenê jî narîna me de têrê nake madem pirsgirêka di Sûriyê de çareser nebûye bi rengekî aştiyane û demokratîk û li ser bingeha mafên gelan bêne bi destxistin wê rejîma Şamê gelek carên dîtir pirsgirêkên wisa derxîne holê. Tevî got Rûsyayê hebûna xwe ya leşkerî li Sûriyê kêm dike li gorî hin agahiyan ew divê gavê de jî berdewam e. Ji derekî paye bilind di rêveberiya xweser de dibêje got eger heye got Rûsya bi temamî ji Sûriyê vekşe. Şopîner bawer dikin got doseya Sûriyê ji Rûsyayê re nema ya herî giring e. Ew niha bi Ukrayna mijûlin. İran û Tirkiye jî Sûdê ji vê yekê werdigire. Lêkolîner Welîd Çûlî di wê baweriyê de ye got Rûsya di pêşniyarê xwe de nema ceddî ye. Bi taybetî derbarê çareseriya kêşeyên di navbera rejîmê û rêveberiya xweser de. Projeyên lamerkeziyetê bû yani sistemek lamerkezî nenavendî di dirê Sûriyê de ava bibe û belkî nêzîkî federaliyetê bû jî yani. Lê Rûsya ne ceddî bû di istimrariya wê nade û ne ceddî bû got daxtê li rejîmê jî bike yani birastî. Ana jî yani di lewaziya xwe de ez bêjim yani di xurtiya xwe de nikarî ew tiştek kirbaya li lewasiya xwe tew nikarî bike yani birastî. Li aliyekî din li gorî çavdêran derfeta mezin ya Rûsyayê got wergirt ew bû got hêza garantora li Sûriyê piştî cotmeha 2019 bi vekşandina hêzên Amerîka ji çend deverên Bakur Rojhilatê Sûriyê got yekser Rûsyayê ew valahî dijekir. Rojnamevan Hejar Seyid dibêje rola Rûsyayê ya ji bo nêzîkbûna di navbera rêveberiya xweser û rejîma Sûriyê de heye berva jî Amerîkayê got destwerdanê di nakokiyê di navbera rêveberiya xweser û rejîmê de nake. Tenê dimîn hêza Rûsî û edwê baweriyê de me Rûsya jî kare nexşereyekê di navbera rêveberiya xweser û hikûmeta Şamê de çê bike eger ew bixwazin. Hêjaya bibîrxistinê ya got piştî heftê û neh mehan ji beşdariya Rûsyayê ya leşkerî li ser xaka Sûriyê û ev yekem care tê gotin got hebûna xwe li Sûriyê dest pê dike kêm dike. Rûsya got wekî garantorê agirbesta Soçî navbera Hesedê û Tirkiyeyê her wiha navbênkarê navbera rejîmê û Kurdên Sûriyê de ye. Şopîner bawer dikin got dê rola Rûsyayê duwan doseyan de bi giştî qels bibe. Di encam de dibe got gefên Tirkiye zêde bibin li aliyekî din jî alozî bi Dîmeşqê re girantir bibe. Lê hem demê de pirs ev e got dê Amerîkarê bide got aramiya heyî li Bakur Rojhilatê Sûriyê têk biçe. Şopîner vê yekê bawer nakin û dûr dixin. Nexasim got Amerîka bi hêz vedgere Sûriyayê. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان.
سەرۆک جۆ بایدن ئەمڕۆ دەڕوات بۆ ویلایەتی نیویۆرک بۆ هاوخەمی دەربڕین بۆ خێزانەکانی قوربانیەکانی ئەو هێرشەی کە لەلایەن گەنجێکی سپی پێستەوە ئەنجام درا و کۆمەڵگەیەکی ڕەشپێستەکانی کردا ئامانج. بایدن سەردانی شاری بەفەڵۆ دەکات ئەو شارێک کە ڕۆژی شەمە گەنجێکی تەمەن 18 ساڵان لە نێو بازارێکی گەڕەکی زۆرینە ڕەشپێستەکان دەزڕێژی گولەی ئەنجامدا و لە ئاکامدا 10 کەس کوژران و 3 کەسیش بریندار بوون. گوتەبێژی کۆشکی سپی ڕۆژی دووشەمە ڕایگەیاند بایدن دڵنەوەی خێزانەکانی ئەو 10 کەسە دەداتەوە کە لەو هێرشە ترسناکەدا گیانیان لەدەستداوە و چاوی بە کاربەدەستانی چەسپاندنی یاسا و تیمەکانی بەهاناچوونیش دەکەوێت هاوکات سەردانی ئەو بازاڕەش دەکات کە ڕووداوەکە تیایدا ڕوویداوە بۆ ڕێگریکردن بۆ ڕێزگرتن لە گیانی قوربانیان. کاربەدەستان دەڵێن هۆکاری نژادپەرستی هاندەر بۆ ئەم هێرشە و چاوەڕوان دەکرێت سەرۆک بایدن توندوتیژی لەسەر بنەمای نژادپەرستی شەرمەزار بکات و داوای ڕێوشوێنی نوێ بۆ ڕێوبەڕووبوونەوەی ئەو کارە بکات. و ئیرۆ سێشەمی سەرۆکا تایوانێ سای ئینگون خەماخوات دیارکردن لە هەمبەر تەقەکردنا دەکەنیسەیەکە تایوانیاندا لە ویلایەتە کالیفۆرنیا ئەمریکی دۆکار بەدەستێن ئەمریکی گوت چەکدارە و ژبەر نەفرەت لە دژی تایوانیان دەریێن کەنیسەیە گرتن و بۆمبێن ئاگر ئاوێتن و تەقال لە کۆمەکەی کرد بڕانیاوان پیر و کاڵین جواتە تایوانیان بوون و زەلامە کوشت پێنجین دیژی بریندارکردن دو کۆنفرانسێک چاپەمەنیەدا لە تایپی بەردەفکی وەزارەتە دەرڤایە تایوانی گوت سەرۆکسایی دڵگرانیا خوا لە هەمبەروێ ڕوودانی دیار دکرد وی یان بەردەفکی حکوومەتی گۆل ژیک و ئەم ژێنێزیک وێ ڕوودانی دشۆپینن و دیئالیکاریا تایوانیین دەرڤەی وڵات بکن بە هەموو ئاواین کو هەنە. بەریوێژی وەکووە دەنگ و باساندا بهیستی تەقینەکە بەری تەقینا لە کالیفۆرنیا تەقەکردنا کالیفۆرنیا لە باژارێ بەفۆلی نیویۆرکیژی خۆرتەکسپی تەقا لە خەڵکی کرد لە بازارێکیدا 10 کەس کوشتن کار بەدەست دەبێژن ئەو کارێکی توندی نژاد پەرستی بوو ئیرۆ سەرۆک جۆ بایدن و خانمایەکیژی وێ سەردانە ماڵباتên قوربانیان بکن کار بەدەست ژی لێکۆلینان لەسەر وێ بوو یەرێ دکن و بەرگومانی تاوانی کا چ کەسە ئەو گەهایە کوی دەرێ جنابندی پیامن دنگی ئەمریکا ئۆزلم یاساک بمەڕێ ئۆزلم دەم باش ئەو لێکۆلین گەهانە کوی دەری هاتانە هەیە. بله وکی کوچی دست نشان کرد داخل گمانبار وکی ناسنامایی و هر کدام دچه هرگولین ایریشه بخوجی هنگتر زلالتر دبه پیتن جندرن 18 سالیه بسری خوش مالا خویا نیزی 320 کیلومتر جقادا ایریشه دوره هاتیه د ایریشه ده زرخین لاشی لخوکریه و کامریک سری بکارانیه داکو ایریشه بخوه سر اینترنت بزندی و بوشینه هر وها لگور داخویانین هزین اولهیه هاتیه تثبیت کرن کو سالا بوریجی hemen gumanbar dibistana xweda hevalên xunê ku nereşin nesipîne biborîne tehdît kiriye her wa li ser postên heman kesî de gelek peyamên rastkir tundrev û radikal jê hene her wiha li gor FBI'ye ew li ser belgeyek dixebitin ku tê îddiakirin ku gedirsin nivîsandiye û dibêje ku ew bi vê êrişê armanc dike ku tevahiyê mirovên ne spî û ne xristiyan armanc dike û dixwaze ew ji Amerîkayê derkevin. Başa. ئۆزلم سەرۆک بایدن ئەم زانن وێ دەمەگنیزیک لور بە وێ گۆتارێکێژی بدە ژبلی سەردانە ماڵباتان دەبێژی ناڤڕۆکی گۆتارایی وێ چ بە هاتیە گوتنیانی کوشکاسپی دەبێژە کاوی باسی چ بکە؟ بله براستی سردانا سروک بایدن در روژوا امریکای در رضا یکیده جبرکو پسپور و چاو درد بیجن اف گوتارا گلک گرینگ جبرکو اوی روژوا نیقاشین هل بجارتنا مجداری جی دیار بکه تی بنده کرن کو اوی بگرانی سر دخالان بسکنه اوی ایرشه سروک بایدن وک تروریزما سر بینگه ها تاوان نفرتی بناو بکه جارا یکین راستارست و هر وها جبو چک کنترولا چکان اوی بانگ لکنگرسا امریکا بکه و جه قانوندرین امریکی بخوازه کو دمو دست قانون نو درخن کو کرین و هلدانا چکان وره ئاستەنکردن یانجی پیوانین تند وەرە بکارانین. هەلبەلژی ئەف ناڤڕۆکên کەمپێنە هەڵبژارتنانە و پشتی چەند مەهان ji بۆ دەمێنی vî کۆنگرسê bêkirin ئۆستام gelkê سوپاس. سپاس.
واشنطن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ایران دی جێبجێکردنا حکمی مرنی لە دژی ئەحمەد ڕزا جەلالی ئەندام ئەکادیمیەکی سوێدیە بە ئەسڵ ئیرانی لە vê mehê paş bi êxa ajansa Peyamên îsna gotibû ku Celalî dê li 21 vê mehê bêt îdamkirin ew li 2017 hatibû dadgehkirin bi tawana casûsiyê ji İsraîlê re. Pirs ji peyvdarê Wezareta Derveya Îranê hat kirin ka eger Celalî û berevankarên wî daxwaza paşxistina hukmê îdamê kirine wî got wan xwestiya cêbicêkirina îdamê li demek dî were cêbicêkirin û dadwer hezra wê çendê dikin. خولێکی نوێی ناڕزایەتی گشتی لە بەشێک لە ناوچەکانی ئێران بۆ ماوەی 9 شەو ڕۆژە بەردەوامە سەرڕایبوونی ژمارێکی زۆر لە هێزە ئەمنیەکان و یەکە تایبەتەکان خۆپیشاندەران سوور بوون لەسەر داواکاری مافەکانیان. ئێوارەی ڕۆژی یەکشەمە جارێکی تر ژمارەیەک لە خۆپیشاندەران لە پارێزگای چارماڵ و پارێزگای بەختیاری ڕژانە سەر شەقامەکان و تا بەیانی ڕۆژی دووشەمە بەردەوام بوون لە ناڕزایەتی دەربڕینیان. خۆپیشاندەران کۆمەڵێک دروشمیان دەگوتەوە لەوانە بڕوخێت دیکتاتۆر ڕەزاشا ڕەوانی شاد بێت و بڕوخێت خامەنەیی بڕوخێت ڕئیسی و مەلا دەبێت بڕوا و هەروەها دەشیان گوت نەترسن ئێمە هەمومان پێکەوەین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتیوانی لە ناڕزایەتیە مەدێنیەکانی ئێران دەکات و ستایشی ورەی هاوڵاتیانی ناڕزایی کرد کە لە پێناو مافەکانیاندا تێدەکۆشن. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆپیشاندەرانی ئێرانی بە ئازا ناوبردوو جەختی کردەوە لەسەر مافی گەلی ئێران بۆ لێپرسینەوە لە حکوومەتەکەیان و گوتی ئێمە پشتیوانی لە مافی گەلی ئێران دەکەین کە لە گردبوونەوەی ئاشتیانە و ئازادی دەربڕین بە شێوازی ئۆنلاین و بە شێوازی کەسی بەبێترس لە تۆڵەسەرنەوە و توندی تیژی بەڕێوە بچێت. و ژمارەکان نەخۆشخانên ئەمریکا ڕاستی کێشەیەن دراوی و ئابووری دبن ji ئەنجامê قانونên حکومەتا فیدرالی دانîne ji bo rêgirtinê li pendemiya bi taybet jî korona. Nexweşxaneyên Alabama, Kansas û yên New Mexico jî dibêjin ku ew ê rastî kêşeyan bin bi taybet jî nebûna darayî û diravê alîkarên diraviyên PTV ji bo nexweşxanên wan û ev jî wêkarî bike li ser پرۆسەیە چارەسەریە نەخۆشان تایبەت جی لە ویلایەتن ئەلەباما و نیو مەکسیکۆ حکومەتێ ئالیکاریین دراوی ji بوو هەندێک نەخۆشیان یان ژی حکومەتên ویلایەتان ئەو ئالیکاریین دراوی ji بۆ هەندێک وان نەخۆشخانە کێمکردە. شێوازێکی نوێی چاندنی ئامێری بیستن بە شێوەیە کە بگاتە مێشک هاوکارە بۆ ئەوەی نابیستەکان جارێکی تر ببیستن. ئەمە بۆ ئەو کەسانە سوودبەخشە کە هەستی بیستنیان بەهۆی لوی شێرپەنجەوە زیانی پێکەوتووە. هەنەمەکپەرزی لە دایک بۆ لەگەڵ نەخۆشیێکی تایبەت کە جۆری دووهەمی نەخۆشی گرەی دەمارەکانە ناسراو بە نیۆرۆفایبرۆمۆتۆسس. حاڵەتێکی زگماکیە کە نەیزانی بوو تا ئەو کاتەی لە بیستەکانی تەمەنیدا بوو هەستی کرد بە باشی ناتوانێت ببیستێت. من مامۆستام بۆیە هەموو ڕۆژێک زیاتر لە کارەکەم تێبینیم دەکرد. بیستنی منداڵان لە پۆلدا قورستر دەبوو تێبینیم کرد کە کاتێک سەیری تەلەڤیزیۆنم دەکرد پێویستیم بە خوێنەوەی دێڕەکان هەبوو. پزیشکەکان بۆیان دەرکەوت کە گرەیەک لە مێشکیا بۆتە هۆی کێشەی بیستنی هانە و ئەویان وەک کاندیدێکی باش بۆ چاندنی ئامێرێکی گوێگرتن لە مێشکیدا دیاری کرد. ئامێرێکی تری بە هەمان شێوە کە لە جەمسەری دەماری بیستندا دەنرێت و لە یەک دەچن گونجاو نەبوو بۆ هانە چونکە جەمسەری دەماری بیستنی مێشکی ئەو ئیشی نەدەکرد. ئەو زەردە لەوێ ببینە ئەوە دەماری بیستنە کە بەهۆی گرەیەکەوە کار ناکات کەواتە ئەم ئامێرە ئلکترۆدا قوڵتر دانرێت بۆ ناو مێشکت. گرێەکە لە لای چەپەوە زۆر گەورە بووە بەڵام لای ڕاستی ئەوەندە گەورە نەبووە. ئێمە زۆر نیگەران بووین کە لەوانە بوو نەتوانین هەستی بیستن بۆ هانا بگەڕێنینەوە پاشەوەی گرێەکەمان لا دەبرد. ئەوەی سەختری کرد ئەو بوو دکتۆرەکان ویسیان لەلایەکەوە ئامێرەکە دابنێن بەڵام سەری نەگرت. ئامێرە نوێیەکە لە ماوەی 18 کات ژمێردا لە نەخۆشخانە دانرا
بە سەرپەرشتی تیمێکی تایبەتمەند لە نەخۆشخانەی فیۆنا ستانلی. هانا مەکپەرزی بە تەواوی کەڕ بوو بۆ ماوەی چەند مانێک و چاوەڕی ئەو ساتی دەکرد کە بتوانێت دووبارە گوێ لە دەنگ بگرێتەوە. هیوایەکی زۆرم نەبوو چونکە نەمدەوی جارێکی تر ناومێت بم. زۆر خۆشحاڵ بووم کاتێک هەڵی کرد و گوتی ئێستا بە کۆمپیوتەرەوە ئەیبەستین. ئیتر دوای ئەوە یەکسەر گوێم لێبوو هەستێکی زۆر خۆش بوو. دۆخی تەندروستی هانا ئیستا زۆر باشتر بووە تا ئەو ڕادەی کە دەتوانێت هەموو ڕۆژێک کاری خۆی بکات و وەک ئەوەی کە قاوە بۆ خۆی داوا بکات و هەروەها ئەو ئیستا گەڕاوەتەوە پیشەی مامۆستایی. ئەو لە ڕاستیدا شوێنێکی تایبەتی لە دڵماندا هەیە چونکە ئەو لە ماوەیەکی زۆر کورتدا حاڵەتی باشتر بوو کە سەرسوڕهێنەرە ئێجگار سەرسوڕهێنەرە. هانا مەکپەرزی دەڵێت ئەو قەرزداری سیستەمی تەندروستی نەخۆشخانەکەیە. پێلەکان نویا تۆز و ئاخبارینێ لە عێراقی دەست پێکریا و گەهایە هەرێما کوردستانیژی و بووە سەردەما هەندێک و ژمارەکە کەسان بکەونە نەخۆشخانەیان پامێری ما فەرحان هەورەمانی ژوور هەڵە بچە راپۆرتەکە نارتیە باوەریا هەنێک شارەزیان وەرگرتیە کاسەدەمێن وێ خۆڵبارینی چنە. لەم ساڵدا زیاتر لە 23 جار شەپۆلی خۆڵبارین هەرێمی کوردستانی گرتووەتەوە. شەپۆلەکان بە جۆرێکن تا دێت ژمارەیان زیاتر دەبێت و چڕتر دەبنەوە. کاریگەریەکانیان بە گشتی لەسەر کوشت و کاڵ و مرۆڤ زیاتر بەجێ دەیەڵن. مامۆستایان دەڵێن دروستکردنی بەنداو لە وڵاتانی دراوسێ لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق ڕێژەی وشکانی زیاد کردووە و ئەوە ژوابەستەی خۆڵبارینە. وڵاتێکی وەکو عێراق زۆربەی وڵات تەزی دێخستووە یەکێک لەو شتانی کە بە تەواوی ئیهمال کراوە لێرە ئەو مەسەلەی و سەرچاوە ئاویانەی کە دێنە ناو وڵاتی عێراقەوە بۆ نمونە ئێمە سەرچاوی ئەومان هەیە لە ئێرانەوە دێتە وڵاتی عێراق لە تورکیاوە دێتە وڵاتی عێراق ئەمانە بە هەوەسی خۆیان بە ئارەزوی خۆیان بە بێڕەچاوکردنی یاسانە و دەوڵەتەکان دەستیان قسەتە ناو ئاوەکانەوە بۆ نمونە ئەوەی پاست کرد مەسلەی دروستکردنی بەنداو بە ڕەزامەندی هەردوو وڵات نەبێ بە هیچ جۆرێک نابێت دروست بکرێت چونکە ئێمەش بە هەمان شێوە حەقمان مافمان بەسەرەوە ئاوە هەیە. بەشێک لە مامۆستایان دەڵێن ڕوودانی جەنگەکان لە عێراق وای کردووە ڕوبەری وشکانی زیاتر بێت و بۆ هۆی وشکە ساڵیشەوە گەردەکانی خۆڵ بە ئاسانی دەگوازێنەوە. بەشێکی دیکەشیان دەڵێن کاریگەری خراپی لە سەرکەرتی کوشت و کاڵ هەیە. بەشێک لەوەی کە ئەوتێ پەیوەندی بە وڵاتی خۆمانەوە هەیە لە جلو با بڵین چالاکی سەربازی کە ئەکرێت یان کراوە پێشتر وەتە هۆی کە زیاتر ڕوبەری وشکانی با بڵین زیاتر بێەوە ئەو خۆڵ و تەپدۆزەی کە لەوە هەیە زیاتر شی بێتەوە لە ڕێی هەوا بگوێزێتەوە بۆ ناوچەکانی دیکە لای خۆمان با بڵین و هەروە هۆکارێکی دیکەش ئەوەیە کە مەسلەی وشکە ساڵی گرمان تەسیری زۆری هەیە. ئەو بەرهەمانە کە گەڵاپانن بۆ نمونە دارگوێز کە گەڵایکی پانی هەیە داری ترێکە گەڵای پانی هەیە ئەمانە کاریگەریکی زۆر لەبەرەوەی ئێمە زانین گەڵا مەستەری دروستکردنی خۆراکە ئەم خۆڵەکە ئەنیشێت لەسەری ئجازەی ئەوەی پێ نادا ڕۆشنەپێکاتن بکات کە ڕۆشنەپێکاتنیشی نەکرد ڕێژەی بەرهەمەکە ئەکەوێتە ژێری کاریگەری. لەگەڵ هەر شەپۆلێکی خۆڵباریندا چەندین هاوڵاتی دەچنە نەخۆشخانەکان بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. بەڕێوبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە دەڵێن پێویستە و هاوڵاتیانەی کە نەخۆشی کۆندامی هەناسیان هەیە لە ماڵەکانیان بمێننەوە. ئەوانەی کە لە دەرەوە ئەمێنەوە کارمەندی حکومین یا ئیشیان لە دەرەوە یەک و کارمەندانی هاتوو چۆی هەر کەسێک کە زەراعەتێکی هەیەیان ئیشی کارێکی لە دەرەوە کارێکی خۆی هەیە باشترە کە ماسک بەکار بێنێ و ئاگای لە تەندروستی خۆی بێ و باشترە ناو بە ناو دەموچاوی تەڕکە بە تایبەتی لوتەکانی مەسەرن دەمی بشوا بەو شێوەیە غەرغەری پێ بکە. ئەوانەی کە نەخۆشن ئەسمایان لەگەڵایان ڕەبوویان لەگەڵای تەنگ نەفەسیان لەگەڵایە پێوتە چێز ئینفێکشن ئەنتیاباتی سیەکانیان لەگەڵایە ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان بێت. ماوەی 2 ساڵە بەهۆی کەمی بڕی بارانبارینەوە بە گشتی لە سەراستی عێراق ساڵەکە بە ساڵی وشکە ساڵی ناو دەبرێت. دەیان کانی و کارێز و سەرچاوی ئاوی بە درێژایی وەرزی هاوین بەرەو وشکبوون دەچن. ئەمە ژوای کردووە دیاردەی بە بیابان بوون مەترسیەکی گەورە بێت لەسەر داهاتووی عێراق و هەرێم. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
بەڵێ ئازیزان ئەم خەڵاتە هاوکارم دەخیل بەدەستی نەهێناوە و منیش بەدەستم نەهێناوە ئەمە ئەو خەڵاتەیە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد یەکێک لە هاوکارەکانمان خەڵاتێکی هوەری لەلایەن پرنس ویلیام کاونتی ڤێرجینیاوە بەدەستهێناوە و ئێستاش ئەو هاوکارەمان لەگەڵدا دەبێت هاوکارمان هونەرمەند لوقمان ئەحمەدا. لقمان هێژای هەندێک و چەند پیشانگەهین هوەری شێوازی خۆی تایبەت لە هەڵبەت لە واشنگتن و دەوروبەرین واشنگتن ژی کردە تایبەتژی بیاێ دیماهیە لە مناسس پارک وڵیەم وەکو بژنی جی دڵخۆشییا خەڵکی بووە جانەها لەقمانم مەڕایە لەقمان دەم باش. لقمان وێڕایی پیرۆزبایەکی گەرمت لێکەین دەمەوێت باسێکی خەڵاتەکەمان بۆ بکەم خەڵاتە چییە؟ بەێ گەلک سپاسیاوە تەوا دکن ئەو پیرۆزباییش بۆ ڕاستیش بۆ مەتەڤایە بۆ ینی کەسێکی هونەرمەندێکی کورد لێدە ئەو خەڵاتە بدەستخینە ئەو نەیامە تەنێ ڕاستی شانازی بۆ ملەتێمەی بۆ دۆست و هەواڵێمەیژی ئەv خەڵاتە جا پرنس ویلیامزە گۆ لێدە لە مەناس پارک و مەناسز و وودبرێجی ناودەیە ئەv ساڵانە ئەف خەلات تێداین گۆ ئاوایەکی فەرمی ji بۆ هونەرا هەری باش نەتەنێ شێوەکاری لێ بەلێ کارین هوەری گۆلێ دەوەێ دەبێ ji ber کۆرۆنا هەنێکی لە پاش کەتبوو لێvê ساڵێ بە ئاوایەکی دیسانێ لە بەرچاو چێکردن لە جۆرج میسن زانینگەها جۆرج میسن بوو و بە ئاوایەکی فەرمی سەنەتۆر هاتبوون و ئاخەفتنێن فەرمی ji حکوومەتە ئەمریکیێ و وەکی دنێژی ji شارەداریên مناسز و مناس پارک و ودبرێجی ئەو ئاخەفتن هاتن داین گۆ خەڵاتên ji بۆ karên هوەری li vê deverê گۆ alîkariya hunerê dikin didin û mi yekem xelatisten di warê şêwekariyê de گۆ baştirîn hunermend di nav ez bêjim dora 65 hunermenda bû hatibûn pijirandin ji bo vê xelatê mi yekem stin وەکو باشترین هوەرمەند بۆ ساڵا 2022 باشە لقمان دەست خۆشم پیرۆزبایلتە دکن لێ من دخواست ئەم توش مەڕەبیژی نەحوجێ مەتحەتە بکن لە توش مەڕەبیژی کانی گەلۆ گرنگیاوی خەلاتی ji تەڕە چییە چونکو ئەمە بێژن گریانشتەڕ ji مەڕێژی gelek spas ew birastî ji bo me wek hunermend yanî ew xweş e xweşiyekê dime got ev salanê got ez kar dikim li Amerîka dawiyê gîheşt encamekê got taybetî ji aliyê Emerîkiya hat kirin û ev Emerîkiyana jî giştik şarezan bû rastî yanî kesên pisporin di vî warî de got mij nav heqwase hunermend neqandin demekî ew karê got salaz dikin ciyekî giyayê astekê de got baş e dilê xelkê taybetî jî ew peyama got ez dixwazim bigînim xelkê Emerîkî tê digihêjin û ciyê rêzlînanê him ji aliyê teknîkiya hunerî ve him ji aliyê peyama got ez dixwazim bigînim di riya hunera xwe de ew peyama jî peyama me got li ser çanda Kurdî kelepûra Kurdî tê avakirin dixwazim got xelkê li vê de bidim naskirin di riya hunerê re ka Kurd çi ne çawan e kultûra wan çi ye û Kurd wek millet wek netew xwedî kelepûr xwedî kultûr bê diyar kirin rastî ew ji mir ciyê xweşiyê bû بەڵێ لقمان دواپرسیارم کاتمان زۆر نەماوە دەمەوێت ئەوە بپرسم تۆ ماوەیەکی زۆر نییە لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکای بە بەراورد لەگەڵ ئەو هوەرمەندانەی ترکە لەو با بڵێن پێشبڕکەیە بەشدار بوون وەکو خۆت ئاماژت پێکرد 65 لەوانە تۆ دەتوانی پێمان بڵێ بەم ماوە کورتە تۆ چۆن توانیت بگەیتە ئەو ئاستە کۆسپەکان چی بوون لە بەردەم تۆ؟ بەلێ ڕاستی خەبات ینی پێشی خەباتە کارێک گو ئەز دکن و ئەو ئۆریجینال ینی خەلکی ئەمریکی وەک دیار دەبێت گۆگەلێکیش ئۆریجینال حەزکن وختێ گۆزاتم ئەمریکا me biryarda got ez karê orîjinal bikim. Karê orîjinal çi got wek xwe yanî tê wekû kesekî Kurd got ji rojhilat hatiye li wê de ji rojhilata navîn de hatî dibe got ew peyama xwe ew nîşanên xwe ew kelepûra xwe diyar bike û huner wê derfetê dimere me xwest got ez wê diyar bikim wekû Kurdekî û ew ciyê xweşiyê bû hêdî hêdî ava bû rastî ev bi sala goz kar dikim li ciyekî heyaciyekî ciyê xwe girt di pêşengeha min dawî li Menasız bû li Art Factory li Galeriya Art Factory me pêşengehek çêkir di 24 meha adarê de bû rastî ew ya balkêş bû ji xelkê re got gelek tabloyên
بێژن جلو بەرگێن کوردی دیرۆکێن کوردی داستانی کوردی تێدەبوون ئەوەیە جێ خۆشیە بووش بۆ خەلکێ بۆ دیتن کارێکی ئۆریجینال. هەلبەتە خۆشی بژمە تەڤڕە لەقمان داویژی ئەم پیرۆزبایل دکن چکو نەکارێتە بڕاستی دەوڵەمەندیە ji بۆ بەرنامێت بەشی کوردی نەگەی ئەمریکا ڕژی بێشندەی ئەمتیندا.